کۆڵبەری لەسەر سنوور بەرەوڕووبوونەوە لەگەڵ مەرگ لە پێناو ژیانێکی مەمرە و مەژیدا. بە پێی راپۆرتی کۆڵبەر نیوز ئێوارەی ڕۆژی یەکشەممە 5 سەرماوەزی ساڵی 1402 یاوەر وەیسی کۆڵبەرێکی خەڵکی سەلاسی باوەجانی بە چەقەی ڕاستەوخۆی هێزە چەکدارەکانی ڕژیم لە ناوچەی سنووری نەوسود گیانی لەدەستا. هێزە چەکدارەکانی سەر سنوور لە پشتەوە بە چەکی کڵاشینکۆڤ چەقەیان لەم کۆڵبەرە کرد و کوشتیان. بە گوێرەی ئامارەکانی کۆڵبەر نیوز لە سەرەتای مانگی ڕەزبەرەوە تا ئەوەڵی مانگی سەرماوەزی 1402 بە گشتی 154 کۆڵبەر لە ناوچە سنووریەکانی کوردستان بە هۆکارگەلێکی وەک چەقەی ڕاستەوخۆی هێزە چەکدارەکانی سەر سنوور لێدان و ئەزیەت و ئازاری هێزە ئینتیزامیەکانی ڕژیم و کەوتنە سەر مین کوژرا و بریندار بوون. لەو ژمارەیە 9 کۆڵبەر گیانیان لەدەستاوە و 145 کۆڵبەریش بریندار بوون. کەمتر حوتوویەک هەیە هەواڵی کوژران و برینداربوونی ژمارەیە کۆڵبەر و کاسبکاری سەرسنوورەکانی کوردستان بڵاو نەبێتەوە. کۆڵبەری کار نییە، بەڵام بۆ ئەو ئینسانە شەریفانەیە کە بۆ نانی شەو موحتاجن و لە پێناو هەوڵدان بۆ دابینکردنی بژێوی خۆیان و بنەماڵەکانیاندا لە هیچ مەترسیەک سڵ ناکەنەوە بەکاردادەنرێت. لە شار و گوندە سنووریەکانی کوردستان جەماوەرێکی زۆر لە کرێکارانی بێکار بۆ دابینکردنی ژیانێکی مەمرە و مەژی ڕوویان لە کۆڵبەری کردووە و لە ژێر سێبەری مەرگدا بە دوای ناندا دەگەڕێن. وەرزی زستان و سەرمای تاقەت پڕووکێنی چیاکانی زاگرۆز کارکردن لە شەودا و تێپەڕین بەناو زیاتر لە ملیۆنێک مینی بەجێماوە لە شەڕی ماڵوێرانکەری ئێران و عێراقدا و هەروەها بۆسە و کەمینگای ڕێگر و جەردە و باش ئەستێنەکانی سوپای پاسداران و هێزە ئینتیزامیەکان کە هەموو شەوەیەک بە کوشتنی کاسبکار و کۆڵبەرێک چرای هیوای بنەماڵێکی هەژار دەکوژێنەوە بارودۆخی کاری ئەم زەحمەتکێشانە پێک دەهێنێت. کاتێک کارەساتی هەژاری و بێکاری بنەماڵە کرێکاریەکان و خەڵکی زەحمەتکێش بێبەزەیانە لە چنگی خۆیدا ڕێکدەگوشێ ئیتر هەوڵدان بۆ مانەوە سنوورەکانی تەمەن تێدەپەڕێنێت. لە نێو کۆڵبەرەکاندا لاوانی 15 ساڵ تەمەن و پیاوانی سەروی 6 ساڵ و ژنانی سەرپەرشتی بنەماڵەش بەرچاو دەکەوێت. ژمارەی زۆر لەو گەنجە کۆڵبەرانە کەسانێکی خەوەن شەهادە و خوێنەوارن کە بە لەشکری بێکارانەوە پەیوەست بوون و تا ئێستا نەیانتوانیوە کارێک پەیدا بکەن. ئەو کۆڵبەرانێک کە ڕوویان لە کاری گواستنەوەی کەلوپەل لەسەر سنوور کردووە لە ڕاستیدا هێزی کرێگرتەی ئەو تاجر و دەڵاڵانن کە نیشتەجێ شار و گوندەکانی سەر سنوورن. ئەوان لە خاڵێکی سنووریەوە کاڵا و کەلوپەل وەردەگرن یان هەناردەی شوێنێکی تری دەکەن و بەبێ ئەوەی هیچ مەترسیەک هەڕەشەیان لێ بکات زۆرترین قازانج دەخەنە گیرفانی خۆیانەوە و کرێکی زۆر کەمیش دەدەن بە کۆڵبەرەکان. ڕژیمی کۆماری ئیسلامی بۆ پاساوکردنی جنایەتەکانی خۆی بەرامبەر بە کۆڵبەرانی زەحمەتکێشی ناوچە سووریەکان وەک قاچاقچی و تاوانبار ناویان دەبات. هەر بۆیە هەر ڕۆژە و ژمارەیەک لەو زەحمەتکێشە بیدیفاعانە دەکەونە بۆستەی کۆمەڵێک چەکدار و بە کرێگیراوی سوپای پاسداران و هێزە ئینتیزامیەکان و وەک دوژمن لە مەیدانەکانی شەڕدا هەڵس و کۆتیان لەگەڵ دەکرێت. ئەوان دەبنە ئامانجی تەقەی ڕاستەوخۆ و درێژەی ژیانیان دەنێنە گرەوی پەیداکردنی پاروە نانێکەوە. کۆماری ئیسلامی لە هەلومەرجێکدا ئەم کۆڵبەرە زەحمەتکێشانە بە تاوانبار و تێکدەرانەی نەزمی ئابووری دەناسێنێت کە هەمووان دەزانن کۆڵبەری کارێکی نائاساییە و تەنیا لە ڕووی ناچاری و بۆ دابینکردنی بژێوی ڕۆژانە پەنای بۆ دەبرێت. لەو ناوچانە خەڵکی زەحمەتکێش هیچ ڕۆڵێکیان لەو قاچاقچیەتە ڕێکخراوەدا نییە کە لەلایەن سوپای پاسداران و هەندێک دامەزراوەی فەرمی و نیمچە فەرمی سەر بە سوپای پاسدارانەوە بەڕێوە دەبرێن. کۆڵبەران لە هەلومەرجێکدا ڕێگای مەرگ و ڕێگای پڕمەترسی سەرسنووریان لە پێناو دابینکردنی هەزینەی سەرسوڕهێنەری لانی کەمی ژیاندا گرتووەتە بەرکە لە ژێر دەسەڵاتی ئەم ڕژیمە جنایەتکارەدا هیچ ڕێگایەکی دیکەیان بۆ دەستەبەرکردنی بژێوی ژیان بۆ نەماوەتەوە. سەرەڕای تەواوی ئەو مەترسیانە بەڵام کۆڵبەران و کاسبکارانی سەرسنوور بەهۆی دۆخی دژواری ئابووری و
پێویستی دابینکردنی بژێوی ژیانی خۆیان و بنەماڵەکانیان دیسانیش گیانیان لە پێناو ناندا دەخەنە مەترسیەوە. ئەو هەلومەرجە سەخت و دژوارەی کە ڕەژیم بەسەر خەڵکی زەحمەتکێشی کوردستانیدا سەپاندووە تەنیا بەشێکە لە دەرەنجامەکانی سیاسەتی شۆڤێنیستی کۆماری ئیسلامی لە دواکەوت و ڕاگررتنی ئابووری کوردستان. ئەوە درێژەی هەمان ئەو سیاسەتەیە کە ئەم ڕژیمە لە ماوەی 44 ساڵی ڕابردوودا بە پشتبەستن بە میلیتاریزەکردنی ئەم ناوچە و بەڕێوەبردننی سیاسەتی سەرکوتگەرانە و ئەمنیەتیکردنی کەشی شارەکان پەیڕەوی کردووە. هەر ئەم سیاسەتە و پێداگیری ڕژیمی کۆماری ئیسلامی لەسەری زەمینەی بەردەوامبوونی و بزوتنەوەی شۆڕژگێرانی کوردستانی بێکاری بەربەڵاو لە کوردستان بووەسە هۆی ئەوەی کە ڕۆژانە ژمارە و کەسانەی کە ڕوو لە ئەم بەناوکارە دەکەن زیاد بکات. پێشگرتن لە کوشتاری هەرڕۆژێ کۆڵەبەران و کاسبکاران و هەروەها دابینکردنی هەلیکاری گونجاو بۆیان بە جۆرێک کە چیتر ناچار نەبن پەنا ببەنە بەر ئەو کارە سەخت و پڕمەترسیدارە داخوازیەکی لانی کەمی و ئینسانیە. خواستێکی لەم چەشنە تەنیا بە بەردەوامبوونی خەباتێکی شێلگیر و یەکگرتوانەی کۆمەڵانی خەڵکی کوردستان و بەشەکانی دیکە ئێران دژ بە ڕژیمی کۆماری ئیسلامی دەستەبەر دەبێت.